لەگەڵ نزیک بوونەوەی جەژنی قوربان ژمارەیەکی زۆری هاوڵاتیان ڕوو لە کڕینی مەڕ و ماڵات دەکەن بە مەبەستی بە جێگەیاندنی ئەرکێکی ئاینی، بەڵام بەرزبوونەوەی نرخەکەی دوو ئەوەندەی ساڵی ڕابردوو ژمارەی کڕیارانی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو کەم کردوتەوە. پار زۆتێ بزنی بە 350,000 400,000 300,000 بوو. هەوسار زۆتێ بزنی لە 500 و 600 تاکەمتێ لە 700. ئێستا لۆ من نمونە تازە زۆتێ بزنە 600,000 دایتە من نادەم. پارە وەختەی ئەو بزنی ئێستا 600,000 دایتە من ئەمن بە 400 دەفرۆشت. دەگەی کیلۆی بزنی پارە وەختەی بە 3000 ناری بوو. کیلۆ جسکم دەکری بەخوای بە 290. هەوسار بە 6,000 دەکرد. یعنی نیوە لە نیوەی فەرقە. پار تەنێ زۆی حالە تەنێ زۆی بە 1 ملیۆنی بوو. لۆ نمونە. حالەمەکە هیچ کەساری بوو مارەتەکە هەموو فرۆشت. خاوڵات فەقیرە کاکە ئەو تااقەتەی نیە جوانەکە پارەگە برێ بە میلیۆنی نیوە چی باوسار بە 2 میلیۆن قسووریە. 3 میلیۆنی دەڕوا تقریبا 4 میلیۆنی دەڕوا مانگا لێرە پارەمە بە 600,000 دەفرۆشت هەوسارە میلیۆن و 300 400 500 600 تا 700 تا 2 میلیۆنی دەچێت. فرۆشیاران و خاوەن ئاژەڵەکان پێیان وایە گرانی ئالیک و نەبوونی لە وەرگا بەهۆی وشکە ساڵی لە 2 ساڵی ڕابردوو ڕێژەی مەڕ و ماڵاتی کەم کردوتەوە. هاوکات لە وڵاتانی دراوسێش هاوردەکردنی قەدەغە کراوە بۆیە ڕێژەکە کەم بۆتەوە ئەوە شوای کردووە نرخی زۆر بەرز بێتەوە. بەنسپەی پار قوربانی پار و هەو ساڵ یعنی هەر وەڵاخەک دوو بەرامبەری هاتە سەرێ ئەگە کەمترینی هات بیتە سەرێ وەڵاخ لە 500,000 کەمترین هاتە سەرێت جا بگرە هەتا ملوێنی جوانەگە هەیە پار بە ملوێنەکەت ئەکری هەو ساڵ بە 2 ملوێنیە هەر ماڵک نەخۆش بی بزانین هەر گومانی هەیە نەخۆشیێ نە ئەیکڕین نەدێڵین بێتە عسار و هۆڵ و ئەو شتانەمان هیچ زۆرە گەڕین شتی باشمان دەست ناکەویست کە وەڵاخەکان بەعقەت وەکو پێویست ئێستا لە ئەوەی دانینە ئەوانەی کە بڵێن لە ملوێنەک و ئەوانەدانە زۆر زاحیفن ئەمە شمانەوە شتی چاک بکڕین بۆ قوربانی بۆیە شتی چاک گرانە زۆر گران ئێستا زۆر گرانە و لەبەر ئەو نەخۆشش باقەت هەرەوەیە بەڵام ئێمە باخ بەوە نەدایە کە بڵێم هەتا ئێساش حکوومەت هیچ ڕێنەمایەکی نەدایتەمە. قەدەغەکردنی سەربڕینی ئاژەڵ لە ماڵەوە بەهۆی مەترسیەکانی بوونی نەخۆشی تای خوێنبەربوون هۆکارێکی ترە هاوڵاتیان بۆ ئەم جەژنە وەک ساڵانی ڕابردوو ئامادەکاریان نەکردووە. لە ماوەی 4 ڕۆژی جەژنی قوربان کوشتارگەی سۆران بە تیمێکی ڤێتێنەریەوە کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکەن. ئیسماعیل عوسمان کورتسات نیوز سۆران.